بینەرانی خۆشەویست، لەلایەن پارت و ڕێکخراوەکانی سیاسی لە کوردستان پەیامێک بڵاو بووەتەوە، پەیامی سپاسنامە بۆ خەڵکی شۆڕژگێڕی کوردستان. لەم بەشە لە بەرنامەماندا ئەو پەیامە دەخوێنینەوە. پەیامی بەردەوامی یەکگرتوویی و خۆڕاگری و پێزانینی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری سەبارەت بە سەرکەوتنی مانگرتنی هەژدەی بەفرامبار. خەڵکی خۆڕاگری کوردستان، خەڵکی ئازادیخوازی سەراسەری ئێران، حیزب و لایەنە سیاسیەکانی ئێران و کوردستان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ئەمڕۆ پێنجشەممە هەژدەی بەفرامبار کوردستان جارێکی دیکە سەلماندیەوە سەنگەری لە گیران نەهاتووی خەبات و خۆڕاگری دژی کۆماری ئیسلامی ئێرانە. ئەمڕۆ خەڵکی ئازادیخوازی کوردستان بە مانگرتنی گشتی داخستنی دووکان و بازاڕ و شوێنە گشتیەکان و دەربڕینی ناڕەزایەتی لە هەموو شار و ناوچەکانی کوردستان هەم متمانەی چەندبارەیان بە حیزبە سیاسیەکان بەخشیەوە، هەم نیشانیاندا شۆڕشی ژینا ژن ژیان ئازادی نەک هەر لە پێنەکەوتووە، بەڵکو لە قوڵایی کۆمەڵگەدا زیندووە و لێبڕاوە بۆ هەمیشە دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی تێکەوە پێچێ. خەڵکی کوردستان پیشانی دایەوە کە لە هەمبەر تاوان و جینایەتەکانی کۆماری ئیسلامی لە لۆڕستان و مەلەکشایی و شوێنەکانی دیکە بێدەنگ نابێ و ڕێگە نادا ڕێ و ڕێبازی خوێن و خەباتی لاوان و ئازادیخوازان ون ببێ. هەروەها پشتیوانەی خەڵکی کوردستان لە ناڕەزایەتیە سەراسەریەکانی ئێران، مەحکومکردنی سیاسەتی هەڵاواردن و وەستانەوە لە هەمبەر جینایەتەکانی ڕژیم لە کوردستان، سەلمێنەری زیندویەتی و گەشەی بزوتنەوەی سیاسی و نەتەوەی کورد لە ئێران و پێشکەوتنی خەبات و ڕاپەڕینی ئەم قۆناغا چارە نووسازە دیش بە دیکتاتۆری ڕژیمی ئێرانە. ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری حیزبەکان لە کوردستان سواسی خەڵکی خەباتکاری کوردستان و ئازادیخوازانی ناوچەکانی تری ئێران دەکا کە بەمانگرتن و بەردەوامی ناڕەزایەتیەکانیان وەڵام و پەیامێکی سیاسی ڕوون و گورچک بڕیان بەهێزە سەرکوتگەرەکان و تەواویەتی ڕژیمی دەسەڵاتداردایەوە. خەڵکی بوێر و ئازادیخوازی کوردستان نیشانیاندایەوە هەڕەشە و تۆقاندن و سیاسەتی سەرکوت هەنگاویان پێشل ناکاو بەو یەکڕیزی و یەکگرتوویەی حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستان ئەو پەیامە بەڕاشکاوی ڕاگەیەنرا کە بزوتنەوەی ئازادیخوازانەی ئێمە پێی ناوەتە قۆناغێکی نوێوە. ئەم قۆناغە نوێیەش دەخوازێ لە پێناو بەردەوامی و سەرکەوتنی یەکجارەکیدا زیاتر و جیاوازتر لە هەمیشە بەستێنی لەبار بۆ یەکڕیزی هاوخەباتی و هەڵمەتی پێکەوەیی دەستەبەر بکەین و بەوەش هێزێکی زیاتر بە خەبات و بزوتنەوەکەمان بدەین. بزوتنەوەی سیاسی و ماخوازانەی کوردستان کە بەردەوام پێداگری لەسەر فرەچەشنی و پێکەوە ژیان کردووە، دژ بە پاوانخوازی و خۆسەپاندن بووە. جارێکی دیکەش پشتیوانی خۆی لە ناڕەزایەتیە سەرانسەریەکان دژ بە دیکتاتۆری کۆماری ئیسلامی ڕادەگەیەنێ و پێ لەسەر شێلگیری بەردەوامی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان لە پێناو وەدیهاتنی ماف و داواڕەوەکانی لە ئێراندا دەگرێتەوە. بژی هاوپشتی یەکگرتوویی خەڵکی مافخوازی کوردستان، بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران، پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان، سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دموکراتی کوردستانی ئێران. ئێوارەی هەژدەی بەفرانباری 1404 هەتاوی. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەو سپاسنامە ئەو حەولایەنە سیاسیە بوو کە بە پێکەوە هاودەنگ
بانگەوازیان بۆ مانگرتنی گشتی لە کوردستاندا بوو و لە دوایەوەی کە بینیان خەڵکی شۆڕژگێڕی کوردستان بەرەو پیری بانگەوازەکە چوون زۆر بەجێ و بە خێرایی ئەو سپاسنامەیان نرد بۆ خەڵکی کوردستان و تایە دووپاتیان کردەوە کە هاودەنگی و یەکڕیزی ئێوە بە هاودەنگی و یەکڕیزی لایەنە سیاسیەکان گرێدراوە بۆ بڵێندرا کە ئەمە درێژە ئەدەین بە خەباتمان ئەوە کە خوێندراوە و پێشکەشتان کرا پەیامی پیرۆزبایی و سپاسنامەی لایەنە سیاسیەکان بوو بۆ خەڵکی شۆڕژگێڕی کوردستان و جارێکی تر تایە دووپات کرابەوە کە درێژە بە خەبات و یەکڕیزی خۆمان دەدەین چ لە کوردستان و چ لە ئاسی سەراسەری تا ڕووخان و نەمانی کۆماری ئیسلامی